بەهۆی ئەوەی ماوەی 6 مانگە موچەی شەفتی دەوامی زیادەیان پێنەدراوە، کارمەندانی نەخۆشخانەی هیوا لە سلێمانی مانیان لە کارەکانیان گرت و لە بەردەم نەخۆشخانەکە گربوونەوەیەکی ناڕەزاییان بەڕێوە برد. ئێستا جگە لە حاڵەتی فریاگوزاری خێرا، دوانیوەڕۆیان لە نەخۆشخانەی هیوا هیچ نەخۆشیێکی دیکە چارەسەری بۆ ناکرێت تا ئەو کاتەی ئەنجومەنی وەزیران و وەزارەتی تەندروستی چارەسەری کێشەکەیان دەکەن. خەڵقێکی مزاحیم تۆ 6 مانگ دەوام کەی لە شوێنێک ئایش پێی نەک دەوام هەر کرێکاریش بێ 6 مانگ حەقی خۆت وەرنەگری، ینی هەڵوێست چییە بێ؟ ئەنجا ئەم حکوومەتە ئێمە ئەوەندەی کە تێڕوانیمان هەیە بۆ ئەم حکوومەتە ساڵ بە ساڵ بەرەو خراپی ئەڕوا، ساڵ بە ساڵ سیاسەتی برسیکردنی خەڵکەکەن. لێرەیە زەرمەند یەکەم نەخۆشە، ینی بەس چی بکەین چی بکەین، ینی نازانم 6 مانگ و 14 ڕۆژە بۆمان نەدرێت، ینی موچەمان نەدرێت، ئێستا ئەڵێ لە 150 لێ بڕا، ینی چی ئەی ببن نازانم چیم ئەیتێ. تا ئێستا داوامان کردە لەبەر خاتری نەخۆش لە ڕێگای دوورەوەیە، نەخۆشی وایە کرێساری پێ نییە، نەخۆشی وایە پارەی عیلاجی پێ نییە، وتمانە قەی ناکا لە ئەم هەفتەیە هەفتە پێیان تازە کردنێتەوە، ئێستا حالێ نەڵێ کتابەکە دەرچووە هێشتا چون معاشیان لێ بڕیوین. بەرگەمان کرد لەبەر نەخۆش، بەس اینجا بەرگە ناگرین ناتوانین، ئێمەش ماڵ و مناڵمان هەیە، مناڵ بەجێ دێڵین تا ئێوارە، ئەگە بۆمان چا نەکەن و پارەکەمان بۆ خۆی لێ نەکەنەوە، ئێستا 400مان نەدەنێت، بۆیان کردوین بە 800 دیسان پارەکان لێ بڕیوینەوانێ. بەڕێوەبەری نەخۆشخانەکە دەڵێت غەدرێکی گەورە لە هیوا دەکرێت و ئەگەر حکومەت توانای دابینکردنی موچە و دەرمانی بۆ نەخۆشخانەکە نییە با دەرگاکەی دابخات. ئاشکراشی دەکات لە جێگەی چارەسەری کێشەکانیان 50 میلاکی پێویستی نەخۆشخانەکەیان بە بڕیاری وەزارەتی تەندروستی و دارایی کەم کردوتەوە. ئەگەر بڕیار دراوە بەڕاستی و بەڕاشکاوی هێڵم کەرتی شێرپەنجە تەسلیم بە کەرتی ئەهلی بکرێ پێمان بڵێ ئێمەش کاکە ئەڕۆینەوانێ ئەڕۆین لە شوێنە ئیشەکەین و ئەوەی کە هەیە بۆ ماڵ و مناڵی خۆمان پێیاکرێ. ئەگەر بڕیاریش نەدراوە دەیانەوێ ئەم پرۆسەیە بەردەوام بێ لە خزمەت بەڕاستی ئەمە بەم شێوازە ناکرێ من لە هەولێرەوە بگەڕێمەوە بۆ سلێمانی بڵێن بەس بە تەکسی هەیە بڵێن بای 10,000 5,000 بابە من کاکە ناکرێ خۆ وەکو وایە پێم بڵێن مەڕۆرەوانێ ئەو میلاک و ئەو پارەی کە ئێستا دانراوە بەڕاستی بۆ سەنتەرە شێرپەنجەیەکانی سنووری پارێزگای سلێمانی پێ دەڵێن بە هیچ شێوازێک ناتوانرێ خزمەتگوزاری تەندروستی شێرپەنجە بەردەوام ببێت و لە ئیمڕۆ ئەو سەنتەرە شێرپەنجەیانی بە هەموویەوە چاندی مۆخی ئێسک و ژیانەوە و سالاسیمیا و هەروە تاقیگەی شۆڕشیش خزمەتگوزاریەکان ڕادەوەستێ و بەڕاستی ئەستۆی ژیانی نەخۆش یان توشبۆیەکی شێرپەنجە بەڕاستی لە هی ئێمە نییە، چکۆ ئێمە زیاد لە 6 مانگە خزمەتمان کردوون بەبێ بەرامبەر بەبێەوەی هیچ کەم و کورتیەکمان هەبێ و من داواکارم لەلایەنی پەیوەندیدار وەزارەتی تەندروستی وەزارەتی دارایی و بە تایبەتی لەسەر و هەمویان و ئەنجومەنی وەزیران دەبێت بە زووترین کات جوابی داواکاریەکانمان بداتەوانێت. توشبانی شێرپەنجە نیگەرانن لە خەمسادی حکومەت بەرامبەر جێبەجێکردنی داواکاری کارمەندان و دەڵێن ئەگەر ئەوان دەوام نەکەن بەدڵنیاییەوە نەخۆشانی شێرپەنجە ڕووبەڕووی مەرگ دەبنەوە. نەگەر من هەر کەسێ بێت ئەم نەخۆشخانە دەوڵەمەندیش بێ فەقیرە بێت، چونکە وەکو ئەمە نەخۆشخانەیە ئەم نەخۆشخانە نەخۆشەکانی بەردەوام عیلاجی تایبەتیان هەیە، ئەم عیلاجە تایبەتانە تەنانەت وایان لێ کردووە ئەگەر لێرە دکتۆرەکان گیراوەی بۆ نەکەن کیمیاوی ئەبێ لە بازار ڕەشا دەست بکەوێت، ئەوان خۆیان بازرگانی بە دەرمانەکانی شوەکەن. ئێوە چارەسەر نەگرن دۆختان چی لێت؟ وڵات دۆخمان هەموو دەمرین دۆخمان چی لێ دێ ئێستا من دەرزێکی من بە 10 وەرەقەیە بە 4 وەرەقەی و باش وەرەقەی بەچی بکڕم. سەندیکای کارمەندانی تەندروستی دەڵێت نەخۆشخانە بە خێر و سەدەقە و سوالکردن بەڕێوە ناچێت، حکومەت بەردەوام بێت لە خەمساردی بەرامبەر نەخۆشخانەکە هیچ کارمەندێک دەوام ناکات. بەداخەوە من بە دوواداچوونم کردووە جیاوازیەکی زۆر لە بینی سلێمانی شارەکانی تر کراوە، بە نمونە پێت بڵێم وێنەگرێکی تیشک لێرە پارەکەی 500,000 لە دووەک 750,000 ئەو جیاوازیە لە ئەنجومەنی وەزیران کراوە، حکوومەتی هەرێم بە کاملی لێی بەرپرسە، وەزارەتی تەندروستی بەڕاستی کەم تەرخەمە، وەزارەتی تەندروستی نوێنەری ئێمەیە ئەبێ لە ئەنجومەنی وەزیران دیفاع لە نەخۆشخانەی هیوا بکە، بەڕاستی نەخۆشخانەی هیوا غەدرە. ئەم کارمەندە تەندروستیانەی شەفتی دوانیوەڕایانیان لە نەخۆشخانەکە دەوام دەکەن نزیک بە 300 کارمەندە سەرڕای ئەوەی لە بەیانیاندا حکومەت 121 موچەکانیان بڕیوە، موچەی دوانیوەڕانیشیانی ماوەی 6 مانگە نەداوە. ئێستا بێ ئەوەی موچەکانیان پێبدات 150 میلاکاتی نەخۆشخانەکەشی کەم کردوتەوە، بۆ هۆیەوە ژیانی توشبانی شێرپەنجە بەهۆی مانگرتنی ئەو کارمەندانەوە لە مەترسیدایە. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.